بەناوی خۆی بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی مایکی پەیام. ئەم جارە هاتوومەتە گوندی پەڵکۆ کە سەر بە ناحی بنگردی قەزای دوکانە لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە مزگەوتێکی جوان و نوێ بۆ گوندەکە دروست کراوە. ئەمەش دوای ئەوەی کە ڕژێمی بەعەز مزگەوتی ئەم گوندە دەڕوخێنێت لەو کاتەوە تا ئێستا حکوومەت ئامادە نەبووە مزگەوتیان بۆ دروست بکات. لەبەر ئەوە دەستگای خێرخوازی بەخشین بە ئەرکی خۆی زانی کە هەڵبستێ بە دروستکردنی ئەم مزگەوتەوە ئەم ئەرکە لە ئەستۆ بگرێت. گوندەکە بەهۆی ئەوەی کە حکوومەت زۆر ئاوری لێداوەتەوە و تەنانەت قوتابخانەش تێدا نییە تا بێت بەرەو چۆڵبوون دەڕوا. هەرچەندەکە ناوچێکی گەشتیاریە و توانی بڵێم سێلای ئاوە کە ئاوی دوکانە دەریاچی دوکانە، بەڵام نەتوانراوە سوود لەم گوندە قەشەنگ و جوانە ببینرێ بۆ ئەوەی بکرێتە ناوەندێکی گەشتیاری، بەڵکو دانیشتوانەکەی بەشی زۆریان ڕویان لە قەزای دوکان و ناحەکانی چواردەور کردووە لەبەرەوەی کە حکوومەت بە یەکجاری گوندەکەی پەراوێست خست و ڕێگاکەشی بەڕاستی ڕێگایەکی ناخۆش و سەختە. وەکو یەکەم هەنگاو دەستگای بەخشین ئەم مزگەوتەی کردوێتەوە و دانیشتوانی گوندەکە دڵخۆشن، دەڵێن دڵنیاین ئەم مزگەوتە دەبێتە هەوێنیەوەی گەشتیاری زیاتر ڕوو بکاتە گوندەکەیان و ئەو خەڵکە ڕەسەنی گوندەکەش کە ناچار بوون گوندەکە چۆڵ بکەن لە مۆلا بگەڕێنەوە و گوندەکە زیاتر لەوەی کە ئێستا هەیە ئاوەدان بکەنەوە. لەگەڵمادا بن دەچمە لای دانیشتوان و نوێژخوێنانی گوندەکە و دەپرسم تا چەند گرنگ بوو ئەم مزگەوتە کە بۆتان کرایەوە. بەناوی خی گەورە دیارە ئێمە دەستگای خێرخوازی بەخشین یەکێک لە پرۆژەکانمان بنیادنان و دروستکردنی مزگەوتە. دیارە گوندی پەڵکۆ خۆیان هاتن بۆ دەستگای خێرخوازی بەخشین وتیان ئێمە بەڕاستی خۆمان ناتوانین پێما هەڵناسوڕێ، بەڵام هاوکارێکی باشە بین کە هاوکارمان بوون بەڕاستی لە بنیادنانەوەی ئەو مزگەوتە. ئێمە ژۆکو لیژنەیەک لە دەستگای خێرخوازی بەخشین هاتین سەیری شوێنەکەمان کردو و لەگەڵ خەڵکی گوند چەند دانیشتنێکمان کرد، ڕێکەوتین بەیەکەوە، ڕێکلاممان کرداوامان کرد لە خێرخوازان کە وەرن دەستبارمان بن بۆکردنەوەی ئەو مزگەوتە لە گوندی پەڵکۆ کە زیاتر لە 40 ساڵە لەلایەن ڕژێمی بەعسەوە کە ڕوخێندراوە نەتواندراوە ئەو مزگەوتە بانجی تیا بدرێ جارێکی تر و نێژی تیا بکرێ. ئەمڕۆ بەچاوی خۆتان ئەبینن کە لە مزگەوتی گوندی پەڵکۆ دوای زیاتر لە 40 ساڵ نێژی جمعە و بانجی یەکەم بانجی تیا دەدرێ. ئێمە دیارە لە ناوەخۆ لە دەرەوی وڵاتیش مزگەوتمان کردوێتەوە، زیاتر لە 22 مزگەوتمان تا ئێستا کردوێتەوە. ئێستا مزگەوتێکشمان لە بەردەستە لە دەواازەی کەرکووک خەریکی دروستکردنی ئەو مزگەوتین. ئینشاڵڵا بەم زوانە ئەویش تەواوە بێ. هەر ئێستا لەکردنەوەی ئەو مزگەوتە برایەکی بەڕێز داوای لێکردن کە ئێمە مزگەوتێکی خەریکی خۆمان بەڕاستی بۆمان تاوا ناکرێ. ئێمە کولیژنەی دەستگای خێرخوازی بەخشین دیارە سەری لێ دەمزانین چیمان بۆ کرێت چۆن بە ئێمە هەڵەسوڕە. دیارە ئەمە سەرەتا برایان لە گوندی پەڵکۆ لە ڕێگای نووسنگەی پیرەمەگرونی دەستگای خێرخوازی بەخشین هاتن بۆ لامان سەردانیان کردندا ئەو داوایان کردا بەردەستی ئێمە. دیارە لیژنەش دەرچووە لیژنەیەک سەیری شوێن و جێگاکەی کردووە پێیان باش و دەستگای خێرخوازی بەخشین لەگەڵ چەند مامۆستایەکی بەڕێز هاتین داوامان کرد لە خێرخوازان کە وەرن دەستبارمان بن و هاوکارمان بن تا بتوانین ئەو مزگەوتە بکەینەوە لە گوندی پەڵکۆ. دیارە ئەوەی کە ئێستا بەچاوی خۆتان ئەیبینن ئەمە مزگەوتەکەیە بە پایان گەیشتووە. ئێمە تەنها ئەومان ماوە کە دەستخۆشی لە خێرخوازان بکەین کە بڵێن بەڕاستی خێر و ئەجر و پاداشتەکانی ئێوە ئینشاڵڵا گەیشتووە و خێر و سەدەقەکانتان جێخۆی گرتووە. ئەو مزگەوتەی کە ئەبینن ئەمە خێر و سەدەقەکانی ئێوەیە کە ئێمە توانیمانە بە هاوکارەکانی ئێوە ئەو مزگەوتە بنیاد بنین و هەرچی نوێژ و عیبادەتی تیا کرێ ئینشاءڵڵا ئەم خێرخوازانێک کە هاوکار بوونە ئەجر و پاداشتیان نەگا. خی گەورە خێریان بنووسێ دەستیان خۆش بێ.
والله پێشتر هەمان منیمان کردەوە هێنەوە زۆی چاکمانە بۆ وڵا پێشە دوای حکومەت باس خێرخواین دوای جاواسا ئەم خێرخوازنە خوا خێرا مسا بۆیان کردوینەوە مزگەوت و زۆران لێ مەمنون و ماڵان ئابێەوە جەماعەتێ ماڵشی وا لێن و ئینشاڵڵا ئاودانش دەکەینەوە بە سەرخێر وەردوەردە ئاودان دەبێتەوە ئینشاءڵڵا یا حاجی مزگەوتی گوندی پەڵکۆ کەوێتە ناوچەی قەزای دوکانەوە ینی منتیقەی با بڵێن گەشتیاریە ناوچەی گەشتیاریە دوکان بوونی ئەم مزگەوت و ئەوەدانیان تا چەند گرنگە بۆ ئەوەی کە هاوڵاتیانیش زیاتر بتوانن سوود لە بەتایبەتی ڕۆژانی هێنی کاتێ سەردانی ناوچە گەشتیاریەکان بتوانن نوێژە هەینیەکەیان نەفەوتی و سەردانی مزگەوت بکەن ئەمە تا چەند گرنگە ئەم جۆرە مزگەوت و بەرفراوانی بەتایبەتی ناوچە گەشتیاریەکان هەتا دەخوای بزا بێ قازانجە بۆ هەمانمان لەخوا بزا عیبی نییە خوا خێر ئێوەش بنووسێ و ماڵتان ئاوا بێ و لەکەیەوە دەستان کردو بە دروستکردنی مزگەوتەکە وڵا لە پار ئەم دەمەوە پار بەهارەوە لە پار بەهارە خەرجی تقریبا الحەمدوللا بە ساڵێک و سێمان ساڵێک و سێمان ساڵێک و چوار مانگ دەبێت ئەمڕۆ ئینشاءڵڵا بڕیارە مزگەوتەکە بە فەرمی بکەنەوە ئەڕۆژوا دەکەینەوە جەماعەت قەوڵا بێن دێرە نامشی دەخوێن بزۆ دەخوێنەوە و خوا خێرتان بنووسێ الحەمدوللا ئەو پەڕی دڵخۆشی بۆ ئەمە دڵخۆشە بۆ ئێمە بۆ ئێوە خۆرە بۆ هەمووان سەربەرزیە بۆ هەموو خۆمان لەکەیەوە مزگەوتەکە ئەوتان ڕژیم بەعس ڕوخانوێتی مزگەوتەکە لەو کاتەوەی مزگەوت نەبوو لەم ناڵە مزگەوت نەبوو بەس داهاتنی بۆ سەیرانی و بۆ خۆشیە جەماعەتمان لەسەر گرت دەکردیان لە ئەو گردانە ئەوە جەماعەتمان دەکرد جۆمەمان دەکرد هەبوو لێرە چۆ بۆ هەنجیرێ بۆ هەنجیرێ چۆ بۆ هەنجیرێ ئەگەر مزگەوت بێ خۆشنی پسی هەنجیرە بچێ بنگردیان پسێ شوێرەکان پێ شوێنەکە ڕێگاکەشتان زۆر ناخۆشە بەتایبەتی کە لە ڕێگاکمان ئەمە وەڵام خۆش بەس ئەم لافاوای ئەم ساڵێنە زۆر خۆش بوو لافاکە بردێ دەوت بێ شڵە چاچکەینیش ڕێگاکەتان خیر نییە خۆڵە ناڵە خۆڵە ئەرەوەڵە خۆڵە قیتاب کرێ باشتر نیە بۆ ئێوە بەرە وەڵی خوا بیکە ئەو خێرخۆزانە خوارمان لە دڵی دێ بۆمان قیلکەن باش یعنی چاوەڕێی خێرخوازن تا حکوومەت ئەرە وەڵا خەری کەسمان هەیە هەیەی یانەتی دا بەس هەر خێرخوازەکان هەر دەستوڕێن و خوا خێرام نووسێ شتەکەی پێک دێنن هەر بۆوانش دەکرێت ئەم ماوە دەستگای بەخشین بەردەوام لەسەر هێڵ بۆ لەگەڵتان تا دروستە والله ماڵیان ئاوا بێ زۆر مەمنونیان هەتا تا دەمەری مەمنونیان کە ئەم چاکیان بۆ کردن و فیلمان و هاتون هاوکاریان کردوون چ دوعایەکە بە خێرخوازان هەیە دوعاڵمەی خوا باشتان بەنسیب بکەی خوا لیان خۆش و خوا هەر تەمەنیان درێژ بکەی جەهەلەکان و هەر بێن بۆمان ئەگەر دەستگای خێرخوازی بەخشین نەبە بەڕاستی لەم شوێنە دوورەی ئەم مزگەوتمان بۆ دروست نەدەکرا ئەوە حەقیقەتێکە ڕاستیەکەی ئەگەر ئەوان نەبوون نەخشە ڕێگای ئەوان نەبایە بەخوا بەخەونج نەمان دەدی چێمە لە مێش ساڵە بە حەقت هەوڵی دروستکردنی مزگەوتەکەی دەدەین بەڵام کەس نەبووە کێ بوو پێشنیاری بۆ دەستگای بەخشین کردیان چۆن بوو ئێوە دەستگای بەخشینتان لەم کارە خێری ئاگادار کرد وەڵاهی مامەستا مەلا عومەر من لێرە زۆر سپاسی دەکەم لە پیرمەگرون دادەنیشێ ئەو جەنابی ئەو پێشنیاری کرد جەماعەتێکی هێنان کاک عەبدولوهاب بۆیانیان هێنان کە عەبدولوهاب بۆیان هێنان سەیرێکی ڕێگاکەیان کرد بە حەقەت زۆریان بەدڵ نەبوو کتیان تۆزە چۆڵە و ئاوەدانی تێدانی ئەوانە بەڵام چاوەڕێی ژماری زیاتریانەکە کە ماڵی زیاترتیان بەتەشید ئێستا لە تۆ مزگەوتە دروست کراوە سپاس بۆ خۆی بەرەو ئاوادانی زیاتر دەڕۆ ڕاستێکەکەی یەک ماڵی نەبوو پێشتر ئێستا سێ چوار ماڵیان بەرەبەرەش وردەوردە خەڵک خانووی دەکا و بەهۆی مزگەوتەکەشەوە بەهۆی ئاوەکەشەوە چێمە ئەومان لە بەحرێ ڕاتشاوە پێشتر ئەم گوندە یەک دوو سەرچاوی کانی هەبوون بەس هەموو شک بوون لە هەویناندا گوندێکی خنجیلان و جوانە بەڵام ڕێگاکەشی زۆر ناخۆشە وەڵاهی ڕێکایی ناخۆشە بەس خۆی ئەم گوندە لە ڕووی جوگرافیاوە سێلای ئاوە سروشتێکی جوانی هەیە بەڕاستی بەڵام چۆن بڵێ لەبەرەوەی خەڵک ئێستا زۆر لە گوندەکان نامێنێتەوە ئیتر ئەگە هەر بە سەفر و سەیران بێ ئێستا هاوینان ئێرە چۆڵە بەڵام کاتی بەهاران قەرباڵغێشی زۆری هەیە ئێرە چۆن داوەتان لە حکومەت نەکرد کە مزگەوتەکەتان بۆ دروست وەڵی کۆرە حکومەت وڵا جوابی نەداوێنێتەوە ڕاستی دەنا پێشتر پێشنیارمان کردووە نەک هەر بۆ مزگەوتی بۆ شتی کەش یعنی بۆ جادەی داوامان کردووە بۆ مستەشفای داوامان کردووە بۆ مزگەوتی داوامان کردووە بەڵام حکومەت دەڵێ لەبەر بارە ئابوووریەکەی ئێمە توانای ئەومان نیە بەڕاستی لەو شوێنە دوورانە مزگەوت و دەنا ئێستامە پێمان خۆش بۆ هەر جادەی قیلمان بۆ بکەن یعنی کارەبایی خزمەت گوزاریە بەدڵنیایە وەڵێ ئەرەوەڵە بەس کارەبایە کەواتە حکومەت هەر بە تەواوەتی گوندەکەی پراوێت وەڵا بەدڵنیایەوە ئەرەوە
بەڵێ بڕیاتان داوە ئینشاءڵڵا بە باشی شێوە بزگەوتە قاودانکەن لە ڕێی درێژ خوێنان و تاعاتکردن و ئینشاءڵڵا. والله سپاس بۆ خۆی ئیشەڵڵا ئەرە وڵات چکە ئێستا وەک دەڵێم لەبەرەوەی گەرمایە ینی خەڵک ئێستا بۆ هەموو شوێنێکی کەمتر دەچێ ڕاستی بەڵام ئەگەر بێت توێ و بەهاران بێن سەردانێکی ئێرە بکەن لە کاتی بەهاراندا باوەڕکە زیاتر لەوانەیە زیاتر لە 50 سارەی لێرە دەبینن یعنی ئەم مزگەوتە ناڵم پڕ دەبێ بەڵام خەڵکێکی زۆری بۆ دێ هەر خەڵکی گوندەکەش نا بڵێن خەڵک لەم لاولایوان گەشتیاری خەڵکی گەشتیار وڵێ خەڵکی گەشتیار زۆر باوەڕکە عربی بۆ دێ عرب خەڵکی عربی بۆ دۆکە نازانە ناوی گوندەکەی هەرچیشە بە حقت بەهۆی ئەم مزگەوتەشەوە ینی ئەم مزگەوتە ئاوادانێکی دروست کردووە لەخوا بە زیاد بێ ینی خەڵک کە بەهاران داهات دەگەڕایەوە بەس ئێستا ئەم مزگەوتە هەرچی دێ بە ماڵی خۆی دەزانێ هەرچی دێ بە ماڵی خۆی دەزانە مزگەوتەکە. قربان هزور باسود لكم الحمد لله يا ربي الله أجي أو كسان بدك فيه وستان أو كا يعني متى مزجوت عنده إجابة ما ديبه بلا شبه الله قبل أجي عنده تو أجي أول ذاته براستي يا ربي خداي فاتان فداربي و بينتان زور به شو كم خرجي من براسي نهتون من الوزارة أنا والله براسي أكتب لي مزجوت شتى زور فلوسه بس ئەبینین گوندەکان کە بەجیژایی ڕێگاکە هەستەقی گوندەکان زۆربەی بەرەو چۆڵبوون ڕابەوەی خزمەت گوزاریەکان وەکو پێویست نییە ڕێگاوبانەکانیش وەک ئەوتۆ نییە یعنی بەڕاستی مزگەوت ناوەندێکی گرنگە هەم بۆ لایەن ئاینیەکە هەم بۆ ئاوەدانکردنەوەی گوندێکی وەکو زانی حکومەتوازی لە گوندەکان هێنا بەڕاستی ئەکرێ خێرخوازان و ڕێکخراوە خێرخوازیەکانی وەکو دەستگای بەخشین بۆ کۆڵێوازی لێنێنن. بەڵێ من دەڵێم بەردەوام بن بەڕاستی مزگەوت زیندووە بەڕاستی ئەوجی مزگەوتی لێ نەبێ یەکەم مزگەوت خەستەخانە قوتابخانە ئەمانەشی زۆر پێویستن هەچ شتێکی لە پێناوی ئەڵڵا دەبی بکەی جێگای خۆن نابێ بەڕاستی هەچ شتێک لە پێناوی ئەڵڵا دەبی فی سەبیل بۆ ئەڵڵا بێ بەڕاستیێکی پیرۆزە بەتابەتی مزگەوت من مزگەوت زۆر خۆش دەبێ بۆ خۆم ئەمە شتێکم زیاتر خۆش دەوێت لا یازال دوێنەرانی دەستگای بەخشین چەند کەسێکیان لە دانیشتوانی گوندەکە ڕاستپاردبوو بۆ ڕایکردنی کارەکانی ڕۆژانی دروستکردنی مزگەوتەکە یعنی ئەلحەمدوللا بە شێوەیەکی زۆر باش مزگەوتەکە دروست کرا وە کوالیتێکی زۆر بەرز ئەمە تا چەند دەرخەریەوەیە کە بەڕاستی هەمیشە مسلمانان بە باشترین شێوە مزگەوتەکان دروست دەکەن و بە بەرزترین کوالیتیش یاخۆ دەستیان خۆش بێ یاخۆ ئەڵێ گەورە ئەجرێنداتەوە بەڕاستی ئەمەش شتێکی ئاسانە لەم جێگایە لە جێگایکی وەک پەڵکوێ ڕێگایەکی دوور و زەحمەت سی ناڕەحەتە من خۆم یەکەم جارە بەم جادێدا بێم کاتی خۆی من لەو دی ئەو بەرم تۆر بە قەلبی ئەجری هەر هەمەندات و بەتابەتی کاکانی وەرە زۆری پێوەی داگنی هەر تەنانەت گواستنەوەی کەلوپەلەکانیش بۆ بیناکەش خۆی مزگەوتێکە هەر بۆ خۆی مزگەوتکە لەم جێگایی خۆ جەنەبتان بڕێ بەڕاستی ڕێگاکەی وێرانە بەڕاستی ڕێگەکەی ئەوەیە ئەگە بڵێ حکومەت بڵێ حکومەت واجبی حکومەتە بەڕاستی ئینسان کە حکومەت ئەوە بیکا باشترە بەڵام هەر کەسێک بێ هەر خێرخوازێک بێ دەستخۆشی لە دەستگای خێرخواسی بەخشین دەکەین یاخۆ سەرکەوتوو بن یاخۆ ئەمسانان زۆر بێ یا ئەڵڵا بیان پارێزی ئەڵڵای گەورە ئەنداتەوە بۆ خاتی ناوە جوانەکانی خۆی هەر لە گەورە هەتا بچووک ئەڵڵای گەورە ئەزی هەرداتەوە بۆ خاتی قورآنی پیرۆز ئاورێکی زۆر باش دەداتەوە لە گەشتیارێکی زۆریەت بەتایبەتی لە وەرزی بەهاردار خۆتان دەزانن ئێرە سەر بە قەزای دوکانەوە نزیکەکە لە قەزای دوکانەوەی گەشتیاریە بەڕاستی گەشتیاران ئەگەر مزگەوتی لێرە بێ نوێژی هەینەکانە فۆتێت بەڵێ وایە بێگومان بەس ئێرە چووکە تۆزە چەپەلەوەیە گەشتیارەوەنە بەڵام من بە قەنەعەتی خۆم ئێستا ئەمە نیە وەکو دیەکە ئاوادان کرد بێت ئەوەیە بەلام وایە جناب وەکو خەڵکی ئەم گوندە تا چەند دڵخۆشی بەکردنەوەی ئەم مزگەوتە و تا چەند گرنگ بوو دەستگای خێرخوازی بەخشی مزگەوتێکی هاوشێوە لە گوندێکی ئاوا بکات هەتا سەر ئێستانمە دڵخۆشین بەکردنی ئەم مزگەوتە بەڕاستی زۆر سپاسی ئەو خێرخوازانەش دەکەین کە هاوکاریان کردوین زۆریان مەمنونین ماڵیان ئاوادان بێ ئیشەڵا نمونەیان زۆر بێ هەتا بڵێ ئەمە پێمان خۆشە و پێخۆشحاڵیشین زۆر
باشە لە ماوەی ڕابردوودا بەهۆی ڕژیمی بەعسەوە مزگەوتەکە خاپور کراوە ئێرە هانی بە درێژای ئەو ماوەی مزگەوتان نەبووە ناوەڵات تاست مزگەوتمان نەبوو مەکتەبمان نەبوو کورە جادەکەشمان جادە نییە ماشەڵڵا هەر هەموو ساڵە دێ شۆفڵ گرێدەری لێدەین بۆ خۆی لێ دەکاتەوە ئێستش ئەمە لە ڕێی خێرخوازانەوە کراوە زۆر مەمنونین ماڵیان ئاوادان بێ ئەم بێ خزمەتی حکوومەت وای نەکردووە کە وردە لادێکان کەم بێتەوە خەڵکەکەی تایە و دانیشتوانەکەی بەرەو شارەکان بڕۆ بەرە وڵا حکومەت هەتا بڵی کەم تەرخەمە بۆ لەبارەی ئەوەیەوە هیچی خزمەت گوزارێکی شتێکی وای نییە بۆ گوندەکان بۆیە گوندەکانی وردە بەرەو چۆڵ بوون دەڕۆن جناب دڵی قوتابخانەی دینی ناچارەبی بەهۆی نەبوونی قوتابخانەکە و بەڕاستی ڕوو بکەیتە شارەکان بەڵێ هەروەڵا بالفعل وایە ڕێگا ناخۆشش بۆ ڕێگا ناخۆشەی ئێستا تۆ بڵێ ئەم گوندەی ئێمە مەکتەبی تێدانە ئەگەر مەکتەبی تێداوە لەوانەیە خەڵکی خۆبان هەندێک هاتمانەوە بۆ گوندەکان ئەمجا ناوچەی گەشتیاریە سێ لای ئەوە کەچی ئاوری لێدراوت حکوومەت هیچ پلانێکی وای نییە دەنا ئێرەکان بەدەی جەنابەت دەڵێ ناوچەکی گەشتیاریە ئەگە بێت و جادە و بانەکەی خۆش بێ و پرۆژە و ڕۆژەشتی وای لێ بکە ینی خەڵک زۆر ڕووی تێدەکە ئەوەی کە تێبینیت کردبێ لە ماوەی ئەم ساڵەدا کە دەستگای بەخشین سەرقاڵی دروستکردنی مزگەوتەکە بووە دەبینی کە بۆ پەڕی دڵسۆزیەوە ئیشەکە کراوە بە باشترین کوالێتی و بە شێوەیەکی هەندەسی زۆر جانتر لە گوندەکە تاکە بیناکە وەکو لە ڕووە کوالێتەکەشی و جوانتر و باشتر و ئەوەتر بێ مزگەوتەکە ماڵیان ئاوادامی نمونان زۆر بێ بەڕاستی مزگەوتەکە هەتا بڵی بەدڵمانە زۆر بە جوان و بە ڕێکوپێکیش دروست کراوە مزگەوتێکی زۆر گەورە و خۆشە و فراوانیشە لەخوا بەزارێ و سوپاسی ئەو ڕێکخراوەش دەکەین تا چەند بەگری گەزای دەستگای بەخشین پێشتر زیاتر هاوکاری هەر کەم دەرامەتان و بێباوکان و ئەوانەی کردووە تا چەند گرنگە بەشێکی دیکەی سەرنجەکەی بخاتە سەر دروستکردنی مزگەوت بە تایبەتی لەو گوندانەی کە لەلایەن حکومەت و پەراوێستراوە واللهی تا ئێستا بڵین ئەم ڕێکخراوی تا ئێستا کەم تەرخەمی نەکرا ڕێکخراوی بەخشین ببوودا ڕێکخراوی بەخشین بەڕاستی جێدەستی دیارە لە هەموو شوێنێک لە هەموو گوندێک لە هەموو خێرخوازیەک ماڵیان ئاوادان بێ نمونیان زۆر بە ئینشاءالله چاوەڕێگر ئینشاءالله بە عیبادەتی باش و قەوە مزگەوتە ئاوادان الله لە خوای گەورە بەزیاد بێ بەڕاستی ئەم گوندەی ئێمە هەر بە عامی لە خواپەرستن هەر لە ئەوەلەوە زۆر بە جوانی دینی خوای گەوریان پەرستۆ ئێستاکانش بەکردنەوەی ئەم مزگەوتە ئینشاءالله زیاتر بەردەوام دەبین و نمونەمان زیاتر ئینشاءالله زیاتر دەبێت پێم خۆشە لە زاری خۆتەوە گوندەکەمان پێ بناسێنی ناوەکەی وە سەر بە چ ناحیە و قەزایەکە وە لە ماوەی ڕابردووشدا توانین بڵێن تا چەند گوندەکە بەرەو چۆڵی ڕۆیشتووە والله ئەم گوندە گوندی پەڵکۆیە سەر بە ناحەی بنگردیش سەر بە قەزای دوکانە ئەم گوندە لە زمانی حکومەتی بەحسەوە کە وێران کراوە تا ئێستا بە تاواتی ئاوادان نەکراوەتەوە لەبەر ئەوەی کە حکومەتی هاوکارێکی هینێکی ئەم گوندەی نەکردووە لەنا خەڵکەکە دێتەوانە بەڕاستی لە شوێنی گەشتیار و شوێنی زۆر خۆش چ پامێکتان وە چ دوعاەکتان بۆ خێرخوازان کە هاوکاری دەستگای بەخشینیان کرد و وەکوڵێ مزگەوتێکیان بۆ ئێمە زۆر مەمنونی دەستگای بەخشینین ماڵیان ئەوەندام یا ڕەبی خوای گەورە نمونیان زۆر کە خوا خێرا بنووسێ خوا خێری ئەو کەسانش بنووسە کە هاوکاریان کردوون خوا خێری ئەو کەسانش بنووسە کە ئەلێرەکانە تیدا ماندوو بوون. تا چەند دروستکردنی ئەم مزگەوتە بۆ ئێوە گرنگ بسم الله الرحمن الرحیم تەمان دروستکردنی مزگەوت لە هەر شوێنێک بۆ خۆی نیشانەی ئاوەدانی و خێر و بەرەکەتە بۆ شوێنە بۆم دێ ئێمەش کە لە ساڵی 1986ەوە چۆڵ کراوە دروستکردنی ئەم مزگەوتە بۆ هۆی ئەوەی کە دانیشتوانەکان دیەکەشمان زیاتر دڵیان بە دیەکە خۆش بێت و یەک دوو ماڵی تریش هاتوونەوە ناو دیەکە و ئاوێکی چاکیش هەر لەسەر ئەستۆی خەڵکی دیەکە بۆیان ڕاکێشاوە تا ئەم مزگەوتە نەبوو ئاوی نەبوو بەڵام بەهۆی دروستکردنی ئەم مزگەوتەوە ئێستا ئاوێکی زۆر چاک لە بەحرەکەەوە بۆیان ڕاکێشاوە یعنی ئەم مزگەوتە ئەگەر بێت و ساڵی چەند جەماعەتێکیشی تیا بکرێت جمعەیەکی تیا بکرێت ئەبێتە کۆکردنەوەی هەموو خەڵکی دیەکە ئەنجا چی خەڵکی کە لە بەری پشدەر و بیتوێنە یان ئەوانەی کە لە دوکان و پیرەمەگرونن ساڵانە چەند جەماعەتی لێرە کۆبنەوە یەکترە بین و هەم ئاوەدانیەکیشە بە بانگی نوێژی شیتیا کرێت
ئەو زۆر خۆشە دڵخۆشیە بۆ ئێمە. الحەمدلله کا حاجی ئەبینی ڕێگاوبانەکانتان قراپە قوتابخانەی لێندیە واتە حکومت وازیە ناوە ئەو چاوتان لە خێرخوازان و ڕێکخراوە خێرخوازەکان هاوکەیتان وەکو دەستگای بەخشین ئەوڕ باتەوە. تەمەەن ئێستا دەستگا خێرخوازیەکان جێگەی حکوومەتیان گرتووەتەوە بەڵێ یەکێک لە کێشە هەرە گرنگەکانی ئەم دێە کە ئێستا بەردەوامە کێشەی ڕێگاوبانە یعنی کێشەی ڕێگاوبانەکەمان زۆر ئەساسە داواکانی لەلایەنی پەیوەندیدار ئەو کێشەمان بۆ چارەسەر ئەگەر بە چەو ڕێژ و گرێدەرێکیش بێت بۆی زیاتر خەڵکی دیەکەمە بێنەوە بۆ ناو ئاوایەکە چونکە ئەم دێماندەیەکی زۆر گونجاوە بۆ مەسلەی ئاژەڵداری و ڕاوماسی بە تایبەتی لەم ڕۆژگارە مەسلەی ئاژەڵداری. مامۆستا جەنابەت باس شارتی بە شتێکی گرنگ کرد کە بەهۆی مزگەوتەکەەوە ژمارەی ماڵگەڕاونەتەوە و ئاویش بۆ مزگەوتەکەەوە بۆ منتیقەکەش کێشراوە کەواتە ئێمە بە دروستکردنی مزگەوتی ئەم ئاوەدانی ئەیچی ئەگەر بێت و خزمەتی زیاتر بکرێەوە بە دڵنیاییەوە بەشێکی زۆری ئەم گوندانە ئاوەدانە بنەوە. بە تایبەتی لەم ڕۆژگارەیە زۆر گرنگە مەسلەی چونکە ئەبێتەوەی هەلی کار بۆ خەڵک بۆ ئەو گەنجانەی کە تازە هاوسەرگەری پێگەێنێن و ئەبێتە هۆی ئەوەی کە خەڵکانێک کە لەوانەیە لە شارەکانیان لە شوێنی تر خەڵکی ئەم دێن بەڵام ئیشێکی وایە نییە بەڵام تۆ ئەگەر بێت و ڕێگاوبان و ئاو خزمەت گوزاریەکانی تر هەبێت زیاتر خەڵکەکە دڵی پێی خۆشەوە ئەگەڕێتەوە بۆی ینی ئیشی خۆی ئەبێتە خاوەنی ئیشی خۆی لێرە. کردنەوەی مزگەوتەوە وەکۆڵێ سەرقاڵی ئامادەکردنی خوانێکم بۆ نیوەڕۆ کە ئەمڕۆ ڕۆژی هەینیە بەڕاستی ئەم کردنەوەی مزگەوتا وەکۆڵێ ئاهەنگێکی دڵخۆشیەوێ لەوەی کە دوای ساڵێک لە هەوڵدان الحەمدوللا ئیسا مزگەوتەکە بەڕووی نوێشکۆنانە کرایەوە و دوای چەند ساڵ لە نەبوونی مزگەوت الحەمدوللا ئیسا گوندی پەڵکۆ مزگەوتی هەیە. ئەم مزگەوتە تا چەند زەڕور بوو کە بە تایبەتی وابزانام لە دوای هەشتاوە مزگەوت لەم گوندا هەشتاوشەشەوە لە هەشتاوشەشەوە مزگەوت لەم گوندانە بوو. بەناوی خوای گەورە و مرابانەوە لەخوا بە زیاد بێ بە دڵخۆشیەوە ئەم ساڵ هەستاین بەکردنەوەی ئەم مزگەوتە تێگەشت لە هەشتاوشەشەوە ئەم دێمان تێک چووە ئەم مزگەوتەمان بنیاد ناوەتەوانە پشتیوان بەخوای گەورە. الحەمدوللا تا چەند لە ماوەی ڕابردوودا هەوڵتاندا بۆ دروستکردنی مزگەوت بەڵام وەکوڵێ نەگەیشتنە ئاکام و نەگەیشتنە ئەنجام تا چەند ئەم هاوکاری دەستگای بەخشین کلێنێکی گەورەی بۆ ئێوە پڕکردەوە. لەخوا بە زیاد بێ بەخشین ئەم کلێنەی پڕکردەوانە بەکردنەوەی ئەم مزگەوتە بەس بە هاوکاری دیەکەش خێرخوازانیش خێرخوازانی دیەکە پشتیوانی گەورە بوو. الحەمدوللا چۆن بوو داواتان کرد لە دەستگای بەخشین ئێوە متمانتان بە دەستگای بەخشینە بوو لەوەی کە بتوانیم کارتان بۆ بکە؟ بەڵێ داوامان کرد لە بەخشین ئاستا بەکردنەوەی ئەم مزگەوتە و بە هاوکاری دیەکە دێ گوندی پەڵکۆ. الحەمدوللا ئەگەری هەیە بەهۆی ئەم مزگەوتەوە زیاتر ئاوادان بێتەوە گوندەکە و زیاتر خەڵک بگەڕێتەوە؟ پشت بەخوا ئیشەڵا بەهۆی ئەم مزگەوتە و بەرەکەتی مزگەوت دیەکەش ئاوادان دەکرێتەوانێ و لەخوا بە زیاد دڵخۆشیم بەکردنەوەی مزگەوتە مزگەوتێکی زۆر خۆشە گوندەکەشمان وردەوردا بە بۆنەی ئەم مزگەوت و ئەو ئاوەی سەرگرد وردەوردا ئاوەدانی وا بۆ هاتەوە ئیشەڵا ئاوەدانتری ژەبێ ئیشەڵا پشتیوان بەخوای گەورە زۆر ئاوەدانە بێتەوە گوندەکەمان. چیتەیە بۆ دەستگای بەخشین بۆ خێرخوازان کە هۆکاری دروستکردنی ئەم مزگەوتە بوون بە هاوکاری دانیشتوانی گوندەکە؟ زۆر دەستخۆشیمان هەیە بۆ دەستگای بەخشین بە تایبەتی گوندەکە و هەموو ئەوەی دەستی لە 1250 هەبووە بۆ ئەم مزگەوتە دوعای خێرمان بۆی هەیە ئێمە.
دووبارە پیرۆزە مزگەوتەکە تا چەند دروستکردنی مزگەوتە بۆ ئێوە گرنگ سپاسان دەکەین بەخێر بنەوە کەناڵی پێیان وڵای ئێمە دوای 40 ساڵ لە خابووربوونی ئەم مزگەوتە بۆ یەکەم جارە خۆی گەورە ئەو فەزڵی لەگەڵ کردینەوە کە جارشکە چاومان بە کردنەوەی ئەم مزگەوتە ڕۆشن بۆەوە و ئێمە گوندی پەڵکۆ وەک دانیشتوانی گوندی پەڵکۆ لە هەر جێیەکی ئەم وڵاتە بین زۆر خۆشحاڵین و دڵمان زۆر خۆشە و ئومێدەواری ئینشاءڵڵا کردنەوەی ئەو مزگەوتە ببێتە مای ئاوەدانی جارشکە کە ئینشاءڵڵا ئەمە بناغەیەک دەبێت بۆ ئاوەدانکردنەوەی ئەم گوندە ئینشاءڵڵا ئەوەندەی زانیاری ماوەگوێت لە 86ەوە مزگەوت لە گوندەکان نەما بەهۆی ڕژێمی بەحسەوە ئەمە تا چەند بەڕاستی کەلێن نییە بۆ دانیشتوانی گوندەکە کە لە ماوە زۆرە فترە زۆرەدا مزگەوتیان بێگومان نەک هەر بۆ گوندی پەڵکۆ بۆ باقی گوندەکان مزگەوت شوێنێکی زۆر گرنگ بووە و شوێنێکی زۆر ضرورەت بووە و ئێمە پێشتر چەند جاری کەش هەوڵمان داوە بەڵام نەگەیشتوتە ئەنجام بەڵام ئەم جاریان سوپاس بخوا بە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین کە ئێمە زۆر سوپاسیان دەکەین و بە هاوکاری خێرخوازان و بە هیمەتی زۆری خەڵکی گوندەکەی خۆشمان الحەمدولله ئەم جارە دەستگای خێرخوازی بەخشین ئەمەرکی خستە سەر شانی خۆی لەگەڵ خێرخوازانی گوندەکەمان توانرا الحەمدولله چاو و دڵمان بەکردنەوەی مزگەوتەکەمان ڕۆشن بێتەوە و زۆر سوپاسی هەموو لایەک دەکەین و سوپاسی هەر کەسێک دەکەین کە بە 250 بەشدار بووە بە قسەیەکی خێر بەشدار بووە و سوپاسی هەر کەسێک دەکەین کە دڵی خۆش بووە یعنی هەر دڵی خۆش بووە ورەیەکی داوە بە ئێمە لە دروستکردنی ئەم مزگەوتەیە ئێمە زۆر دڵمان خۆش بووە لە هەر جێک حتا لە دەوروی وڵات جاروبار گەنجێک بووە ئیشێکی کردووە شتێکی ناردوتە وەکتێتی بابەشدار بمی گوندەکەی خۆمانە و سوپاسی ئەو کەسانش دەکەین کە دەستگای خێرخوازی بەخشین و ئەم دەستگایانە دەکەنە مای متمانەی خۆیان ئەوە دەبینین بەرهەمەکەی لێرە بە چاوی خۆیان دەبینن دڵیان خۆش بێ ینی بەڕاستی کە دینارێکیان داوە بە دروستکردنی ئەم مزگەوتە ئەوە بەرهەمەکەیەتی الحەمدولله ئەگەر چی ئێستا گوندەکە بە پێویست جارێ ئاوەدانیە بەهۆی ڕێگەوبانەکەیەوە بەڵام ئومێدمان وایە ئینشاءڵڵا ئەم مزگەوتە دەبێتە بناغی ئاوەدانی بۆی و ئینشاءڵڵا ئەوتە لە بەهاراندا بەتایبەت چەندین جمعی لێرە لێ دەکرێت گەشتیارێکی زۆر بەڵێ گەشتارێکی زۆر ڕوو لێرە دەکا هەموو ساڵە ینی چەندین جمعە جاران لەو بەرهەتاوە لە دەرەوە جمعمان دەکرد بەتایبەت کە دنیا گەرم دەبوو جمعەکەش زۆربەی خەڵک کە دەهات جمعەکەشمان دەچوو بەز الحەمدولله ئێستا دەبینین مزگەوتێکی ئاوا خۆش لەبەر دڵان کە هەیە ئێمە سوپاسی هەموو لایەک دەکەین کە دەستیان بۆ لە بنیادنانی ئەم مزگەوتە و سوپاسی بەڕێزیشان دەکەین عەزەتان کێشاوە بەم ڕێگا دوورەوەکو کەناڵی پێیان ئەرکتان کێشاوە دەستان خۆش بێ بەخێر بێت ئەوەی کە هەیە دەبینین هەموو کاتێک کە مزگەوت دروست دەکرێت سەرەتا وەکو لەسەر ئەرک و گیرفانی خێرخوازان و هاوڵاتیان و چین و توێژی جیاوازەکانە بەڵام لە کۆتاییدا ئەوەی دەمێنێتەوە ئەرکەکەی لەسەر دانیشتوانی ئەو نزیکی مزگەوتەوەی کە مزگەوتەکە بە ئاوەدانی بێڵنەوە و چۆڵ نەبێت و نوێژ و بەتایبەتی نوێژە بە کۆمەڵەکانی تێدا ئەنجام بدرێت ئەگەر وتاری هێنیش بەهۆی نەبوونی مامۆسای ئاینیەوە نەبێیان دوورە دەست بە گوندەکە ئەمە تا چەند ئینشەڵڵا و دڵنیایەدەن کە مزگەوتەکە بە ئاوەدانی بێڵنەوە ئینشاءڵڵا ئێمە ئەم کەسانەی کە لێرن الحەمدولله ئێستا دانیشتوی گوندەکەن و ئەو کەسانەش کە وەکو گەشتیار دێن وەکو ئێستاش کە دەیبینن الحەمدولله ئەوە چەند مدەیەکە ئەم مزگەوتە تەواو بۆ چەند بە پاک و پوختەی ماوەتەوانێ و حەوش و حەسارێکی تونند و تۆڵی هەیە کە مزگەوتەکە بە پوخت و خاوێنی دەمێنێتەوانێ و ئێمە وەکو گوندی پەڵکۆ الحەمدولله ڕاستە لە 86ەوە کە گوندەکە مزگەوتەکەی تێکچووە ئەینا هەر لە دێر زەمانەوە یعنی من زۆر جار شتێک باز دەکەم مامۆستا محەممەدی چورستانی باسی ئەوە دەکا لە ساڵی 1970 کە هاتوۆتە ئەم گوندە لێرە خوێندوێتی مامۆستا محەممەدی چورستانی و لێرە فەقێ بووە و لە ئەم گوندی پەڵکۆیەدا سێ مەرحەلەی خوێندن هەبووە مەرحەلەی سوختە مەرحەلەی مستعید کە قۆناغەکانی خوێندنی فەقێتیە خۆی دەفەرمێ لە ژیاننامەکەی خۆیان باسی دەکا کە هاتوۆتە گوندی پەڵکۆ یعنی ئێمە هەر مزگەوت دۆز بووین و ئەهلی مزگەوت بوون الحەمدولله ئەم گوندەی ئێمە و دڵنیایش دەدەین ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئێوە کە ساڵێکی تەرەگە تەمەن باقی بوو وەکو کەناڵی پێیان دێنەوە سەیری ئەم مزگەوتە دەکەن وەکو گوڵ و بە جوانی و بە بخت و خاوێنی و خۆی ماوەتەوانێ و ئینشاءڵڵا ئەو خێرخوازانەی کە دینارێکیشیان داوە کە نوێژێک کە لە مزگەوتەیە دەکرێت عیبادەتێک کە لە مزگەوتەیە دەکرێت بەشدار دەبن ئینشاءڵڵا وەکو هەموو لایەک ئەمڕۆ لە گوندی پەڵکۆین لە ئاوایی پەڵکۆ لە ناحی بنگرت لە ئیداری ڕاپەڕین لە خزمەت ئەم ئاوایی ئەین بۆکردنەوەی ئەم مزگەوتە کە دەستگای خێرخوازی بەخشین پێی هەستاوە سوپاس بەخوای پەروەردگار ئەمە 22مین مزگەوتمانە الحەمدولله کە ئیفتتاحەکەین و ئەیکەینەوە بەڕووی نوێژخوێنانە کە ئەمڕۆ یەکەمین وتاری جومعی تیادرا سوپاس بەخوای پەروەردگار بە حزوری بەڕێوەبەری ناحێ و ئەوقاف و لایەنە سیاسیەکان و زۆرێک لە پیاماقوڵان مزگەوتی 23میشمان لە شاری کەرکووکە لە گەڕێکی دەروازە خەڵکێکی زۆریش هاتووە بەڕاستی لە
دەستگای بەخشینی داوە و ئاگداری کردوین لە لادیەکان لە ناحیەکان لە قەزا لە شارە گەورەکان کە ئەیانەوێ مزگەوت بکەنەوە و پێویستیان بە مزگەوتە بۆیە ئێمە ژێرە ڕایەگەێنین بە خێرخوازان ئاگدارەکەینەوە هەر خێرخوازێک ئەیەوێ کە مزگەوت کاتەوە ئێمە لە خزمەتیان مەرجیش نییە ئەو خێرخوازە بتوانێت بە تاقی تەنیا مزگەوتەکە بکاتەوە گرنگەوەیە بتوانێت پشتێکی هەبێت لەکردنەوەی ئەو مزگەوتەیە ئێمە لە خزمەتیان نابین خی گەورە پاداشی خێرخوازان باتەوە و لێریشەوە سوپاسی خێرخوازانەکەین کە هەمیشە پشتیوانی دەستگاکەمان بوون لە هەژاران لە بێباوکان لە بەشە تەندروستیەکەمان و لە کاتی قوربانی و هەر هەڵمەتێک دەستگای خێرخوازی بەخشین ڕایگەیان دەبێ بەڕاستی ئێمە سوپاسی خی پڕگارەکەین و سوپاسی ئەو خەڵکە دڵسۆزاکەین کە بەهانامانەوە هاتوون و متمانیان بە ئێمە بووە. ئەوەی کە گوێبیستی بوون لە بەرنامەکەدا سوپاس و پێزانینی دانیشتوانی گوندەکە بوو بۆ دەستگای خێرخوازی بەخشین و خێرخوازان و بەڵێنیاندا کە ئەوانیش بە ئاوەدانکردنەوەی مزگەوتەکە وەڵامی ئەو دەست پێشخەری و کارە خێرخوازیانەی هەم دەستگای بەخشین و خێرخوازان بدەنەوە کە لە ساڵی 1966 و لە کاتی پرۆسی بەناو ئەنفالدا گوندەکە ڕاگوێزراوە مزگەوتەکەی خاپورکە لەو کاتەوە نەتوانرا کە مزگەوتێکی نوێ دروست بکرێتەوە سوپاس بخوا دەستگای بەخشین ئەو ئاوات و خەونیانی هێنایەدی و چاوەڕوان دەکرێت بەهۆی مزگەوتە شەوە زیاتر گوندەکە ئاوادان بێتەوە کە هیچ دام و دەستگایەک وە هیچ ناوەندێکی فێربوون و قوتابخانە و بنکەی تەندروستیش لە گوندەکە نییە و ڕێگایەکی خراپشیانەیە داواکار حکوومەت هاوشێوی دەستگای بەخشین بەدەمیانەوە بێت خۆگەرنا ئەبێ دووبارە داوا لە ڕێکخراوە خێرخوازەکانی وەکو بەخشی بکەن تا خزمەت گوزارەی سەرەتایانی دیکەشیان بۆ دابین کرد تا بەرنامە و بەیگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاس دەزانێت.